هەرچەندە تاکو ێستا ڕوون نییە ڕیفراندۆم لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەڕێوە دەچێت یا خودنا، بەڵام هیچ ئامادەکاریەکی پێویست بۆ ئەو پرۆسەیە لە شارەکە ئەنجام نەدراوە. کۆمەڵی ئیسلامیش داوای یەکڕیزی و تەبایی نێوان پێکهاتەکانی شارەکە دەکات لە سەر بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم لەو ناوچانە. دیارە لە حیزبە کوردستانەکان لێرە لایەنە سیاسە کوردیەکان سەردانی چەند حیزبێکی تورکمانیمان کرد لێرە بۆ مەسەلەی ڕیفراندۆم، بەڵام تا ئێستا وەکو پێویست ئامادەسازی بۆ نەکراوە. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی لێرە مەکتەبەکانی هیچ ئامادەسازیێکیان بۆ مەسەلەی ڕیفراندۆم نەکردووە و حیزبە تورکمانەکانیش تا ئێستا بەڕاستی بە سەراحەت بیڵین ئیستجابێکی وایان نەبوو بۆ مەسەلەی ڕیفراندۆم، چونکە ئەوانش داواکاریان، ئەوانش کێشە و مشکلیان، ئەوانش گلیان هەیە لە پارێزگای کەرکووک لە ئیدارەی کەرکووک. بۆیە پێویستە ئەم مەسەلەی ڕیفراندۆم ئامادەسازی بۆ بکرێ و تەبایی لێ نێوان لایەنە سیاسیەکان هەبێت لەو مەسەلەی ڕیفراندۆمە و لە کوردستانیش تا ئێستا هەموو حیزبەکان 100% لەگەڵ ڕیفراندۆمان، بەڵام چونکە ناکۆکی و نێوان لایەنە سیاسیەکان تا ئێستا کۆمەڵی کێشە هەیە لە ناو لایەنە سیاسیەکانە تا ئێستا چارەسەر نەکراوە. بۆیە مەسەلەی ڕیفراندۆم بەم شێوەیە سەرکەوتوو نابێت. ڕیفراندۆم دەبێت تەبایی و یەکڕیزی نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان پێکەوە مەسەلەی ڕیفراندۆم بریایی لەسەر بدەن، چونکە ڕیفراندۆم مافێکی هەموو خەڵکی کوردستانە، تەنها مافی حیزب و لایەن یەک نییە. کەرکووک بەهۆی بوونی چەند پێکهاتەیەکی جیاوازەوە بەردەوام لە پرۆسە سیاسیەکاندا ڕووبەڕووی ململانەی توندی نێوان هەولێر و بەغداد دەبێتەوە. حیزبە کوردستانیەکانیش تاکو ئێستا چەندین کۆبوونەوەیان لەگەڵ لایەنەکانی عەرەب و تورکمانی ناوچەکە ئەنجام داوە بە مەبەستی لێکگەیشتن بۆ پرسی ڕیفراندۆم. بەرپرسێکی یەکێتیش لە کەرکووک دەڵێت پێش هەموو شت پارتی دەبێت ئەو لایەنە جیاوازانەی کوردستان لە خۆی ئاشت بکاتەوە. ئەو کات پرسی ڕیفراندۆم دەبێتە پرسێکی نیشتیمانی. وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیش لە کەرکووک دەڵێت بەم زوانە دەست دەکرێت بە ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کەرکووک و ئەو پرۆسەیە ئەم ناوچانەش دەگرێتەوە. ڕیفراندۆم مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە، مافی هەموو گەلێکە ڕیفراندۆم لەسەر سەر بەخۆی بکات بە ئاویان بەنا. من پێم وایە تا ئێستا ئەوەی کە جەنابەت قسەی لەسەرەکەی تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانێت لەسەر ئەم بابەتە خۆی ساغ بکاتەوە و ئەوەی کە ناوی خۆشی ناوە سەرۆکایەتی هەرێم ئێستاکە ئەم بابەتە زوو ئەو روژێنێ، بەڵام هیچ میکانیزمێکی جێبەجێکردن لەسەر ئەم بابەتە ڕوون نییە بۆ خەڵکی کوردستان و ئێمە دەستگایکی شەرعیمان هەیە ناوی پەرلەمان، ئەو دەستگا شەرعێ لە کار خراوە. پێویست بەوە کا پێش هەموو شتێک ئەم حیزبە سیاسیانەی کە لە کوردستانە، ئەم حکوومەتی هەرێمەی کە هەیە لە کوردستانە پێش هەموو شتێ ئاشتەوایەکی گشتی بکە. ئەوەی کە تایبەت بێ بۆ خۆ ئامادەکردن هەتاکوی ئێستاکە لایەنە سیاسی کوردستانیەکان چەندین دیدار و چاوپێکەوتنیان لەگەڵ بابڕێن لایەنە سیاسیەکانی تورکمانی یان عەرەبی کردووە بۆ ئێوانش بێن لە پرۆسەکەیە بەشداری بکەن. هەتاکو ئێستاکە سەردانەکان بەڕێوە چووە. ئەوەی دەمینێتەوە لایەنی تەکنیکیە، لایەنی تەکنیکیە ئەوەی بە پێی زانیاری ئێمە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان داوای لە حکوومەتی هەرێم کردووە کە پەلە بکرێتن لەکردنەوەی هەردوو نووسینگەی کەرکووک و نینەوە، بۆی ئەوانیش هەڵسن بەکارە تەکنیکەکانی خۆیان. هەرچەندە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمە لە ڕێگەی دامەزراوە شەرعیەکانەوە بۆ سربەخۆیی کوردستان، بەڵام تاکید لە بەشداری هاونیشتیمانیانی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکات لەو پرۆسەیە بە پێچەوانەوە ڕای دەگەێنێت بەبێ ئەو ناوچانە ڕیفراندۆم هیچ مانایەکی نامێنێت جگە لە موزایەدەیەکی سیاسی. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.